وەفتێکی باڵا چوونەتە ئەمریکا بۆی قسە بکەن لەسەر کۆمەڵێک بابەت سەرتا دەمێ بزانم ئەمڕۆ کۆبوونەوەکان چۆن بەڕێوە چوە لە دواتردا باسی ئەو ڕێکارانی خودت ئەو خەڵام دەکەین کە باپڕیارە باس کرد یا خودت باس کراوە. مەلە سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەران ویسرانی کەناڵی کورسات. دیارە ئەتوانین بڵێن ئەم کۆبوونەوەانەی وەفتی باڵای عێراق بە سەرۆکایەتی بەڕێز عەلی ئالاق ئەتوانین بڵێن دەرئەنجام و لێکەوتەی زۆر باشێ بێ و هەروەکو بەڕێستان لە راپۆرتەکە باسان کرد ئەنی گەشتبینیەکی زۆر بە لایەن ئەمریکەکان و دیارە بە تایبەتی جی پی مۆرگانی ئەمریکا وەزارەتی گەنجینەی ئەمریکا و تەنانەت احتیاطی فیدرالی بانکی مرکزی ئەمریکا ژەمە خۆی بۆ خۆی ئەتوانین بڵێن ئەنی دەرهاویشتە و کاریگەریەکی زۆر باش دروستەکە و چەند کۆبوونەوەیەک لەگەڵ لایەن ئەمریکەکان بە تایبەتی چەند کۆمپانیایکی وربینی کراوە بە تایبەتی کۆمپانیای ئۆلیڤەر وایمان و KYMG کە ئەمانە کۆمپانیایکی وربینی جیهانین و ئیش لەسەر ئەو ریفۆرم و چاکسازیەکێکە لەسەر سیستەمی بانکی کراوە و پەیوەست بە حواڵەی دەرەچووناردنی پارەی حواڵە بۆ وڵاتانی دەرەوە و بەستنەوەی بانقا ناوخۆیەکانی عێراق بە ناوەندی تۆڕی بانکی جیهانیەوە کە پێوتێ سیۆفت یان سیۆفت کۆد تەبەن ئەمانە پێمان ئەڵێ کە ینی ئایندەی ئابووری عێراق داهاتووی ئابووری عێراق و داهاتووی بەهای دیناری عێراقی ژەڕوو لە گەشتبینی زیاتری ژاکات بەڵام ئەوی کە پرسیارێک ئێستا هەیە بۆ بەهای دیناری عێراقی زیاتر بەهێز نابێ ئەتوانی بڵێنەوە کۆمەڵێ فاکتەری تر ئەگەر دەرفەت بوو باسیەکەین تەمان لە چوارچێوەی ئەم کۆبوون و وەفدانە باسی کۆمەڵێ بابەتی تریش کرا و یەکێک لەوانە بڵێن کۆبوونەوەی وەفدی بانکی مرکزی عێراقی لەگەڵ چەند کۆمپانیایەکی جیهانی لەوانە فیزەکارت و ماستەرکارد لەگەڵ مانیگرام و وێسترن یونیان کە ئەمانە کۆمەڵێ بانقێکن ئەمانە هەرچەند ئێساش بڵێ مانیگرام و وێسترن یونیان لەسەر ئاسی عێراق ئەنی هینە بڵێن مامەڵیان هەیە حواڵەی دەرەکی ئەکسپرێسیان هەیە بەڵام ئەیانەوێ لە چوارچێوەی ئەو ریفۆرم و سیستەمە داراییە بانقی کە بڵێن لەسەر ئاسی عێراق کراوە ئەم سیستەمەش بە تایبەتی مانیگرام و وێسترن یونیان و دوای ئەوە سیستەمی کارتی ئەلکترۆنی فیزەکارت و ماستەرکاردیش بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو هەموو وڵاتەکانی بە تایبەتی وڵاتانی ئەوروپی و وڵاتانی ئیقلیمی و ناوچەی بەشێکی زۆر لە ترانزاکشنە ناوخۆیەکان هەر هەمووی لە ڕێگەی کارتی بانقیەوە بکرێ و لەو چوارچێوەیەدا قسە و باز لەسەر ئەوە کراوە کە لەگەڵ ئەم کۆمپانیانە عەقد دەکرێت کە ئیتر هێواش ئەم سیستەمی کارتی ئەلکترۆنی و پارەدانە لە ڕێگای ئەم کارتانەوە بکرێت ئەمەش ئەتوانین بڵێن قۆناغێکی نوێ ئەبێ بۆ عێراق ئەتوانین بڵێن قۆناغێکە بێ کە عێراق لە سیستەمێکی ترادیشنالی کۆنەوە پێ بنێتە سیستەمێکی نوێی سیستەمی دارایی و نەختینەی عێراق ئەمە ئەتوانە بڵێن کاریگەریەکی زۆر باش لەسەر سیاسەتی دارایی و نەختینی عێراق وەجێ باش ئەمە سیاسەتی دارایی و نەختینی عێراق بەڵام ئەگەرسا بینەران حتما سیرمانەکەن ئەبینن بە هەمیشەی کاتی باس لە کۆبوونەوەکانی وەفدی باڵا یاخود عێراق و ئەمریکا بکرێت ئەگەر باسی درا و دۆلار بکرێت بە هەمیشەی خەڵک چاوی لەسەر ئەوەی گۆڕانکاریەک ڕوودا کۆبوونەوەیکی لەم شێوازە چ کاریگەرێک لەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار دروستەکات دەتوانێت چی بکات بەڵێ خۆی لە چوارچێ پێش وەڵامی ئەوەی بەڕێزت بەمەوە لە چوارچێ ئەم کۆبوونەوەانە باسیش لە حواڵەی دەرەکی بە غەیری دۆلاری ئەمریکی کراوە لەوانە یۆنی سینی یۆری ئەوروپی بڵێنە ڕوپی هندستانی درهم ئیماراتی لەم چوارچێوە باسی ئەوەش کراوە کە ئەماتوانین بڵام عاملێکی سەرەکیە بێ بۆ سەقام گیرکردنی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا ئایا کاریگەریەکانی چێ بێ طبعاً ئەوەی کە تحکم بەسەر بەهای دراوی هەر وڵاتێکەوە دوو عاملی سەرەکیە دوو فاکتەری سەرەکی یەکەم دۆخی ئابووری دوم دۆخی سیاسی دۆخی ئابووری عێراق ئێستا بەراو لەگەڵ ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن ئابووری عێراق بە لە سەدا دوو گەشەی کردووە باشە ئەویش لە چوارچێوەی ئەو ریفۆرم و چاکسازیە بووە کە کراوە لە سیستەمی دارایی و نەختینەی عێراقا لە سیستەمی بانقیە وای کڕۆکە بە جۆرێک لە جۆرەکان تەهریبی ئەموال و تەهریبی برنەدەرەوەی دۆلار و سپیکردنەوەی پارەدا بۆ دەرەوە و تەمویلی ئێرهاب بە نیسبەی لە 99 کەم بکرێت و ئەمە ژوای کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو داهاتەی کە عێراق لە ئەنجامی فرۆشتنەوەتەوە دەستی ئەکەوێت بتوانێت کۆنتترۆلی بکات دەستی بەسەرا بگرێن نێڵێ بۆ ئەجندایەکی دەرەکی بۆ ئەمە بەستێکی دەرەکی بەکار بێ خۆی بۆ خۆی ئەمانە یەکسەری دارهاویشتە و کاریگەریەکانی دەرناکەوێت ڕەنگە پێی ئەچێت یانی ڕەنگە بۆ نمونە چەند مانگێکی تر ئێمە دەرەنجامەکانی ببین ئەگەر لە بیرتان بێمە لە ساڵی پار و پێراری شاباسی ئەومان کرد ئەمریکا لە عێراقا گوزەرا و ئەمە ریفۆرمە لە سیستەمی بانکی چاکسازیە لە سیستەمی بانکیە کرێ بۆ ئێمە قۆناغێکی تەحولاتە تۆ لە قۆناغی کۆپێنێتە قۆناغێکی تر ئەم ناجێگیریە موقەتە چارەسەر ئەکرێ خەڵکانێک هەبوون بەڕاستی ئەیانوت ئەمە سزایە بەسەر عێراق ئەسە پێندرێت بەهای دۆلار لە دەست دەرئەچێت تا 200 ئەپەڕێنێ دوجار قسەکانی ئێمە دەرچوو بۆی ئەمەش هەروایە مادام لایەن ئەمریکەکان بە تایبەتی وەزارەتی گەنجینە و احتیاطی فیدرالی ئەمریکا بە تەواوەتی
پشتیوانی خۆیان بۆ سەپۆرتکردنی سیستەمی دارایی عێراق دەربڕیوە و گەشتبینی خۆشیان دەربڕی ئەمە پێمان ئەڵێ کە بەهای دیناری عێراقی باسی بڵێ تەبان ئەمە پێمان ئەڵێ لە ڕووی ئابوووریەوە عێراق هێواش گەشەی باشترەکان بەڵام بابەتە سیاسەکان لە گۆڕێ بەڕاستی وەکو باسمان کرد دوو عامل و فاکتەر هەیە تەحکومەکە بەسەر بەهای دارایی هەر وڵاتێک و دۆخە سیاسەکەش تا ئێستا وەکو ستراکچەری سیستەمی حکومڕانی لە عێراقا ئەتوانین بڵین بە هاوتەریبی لەگەڵ لایەن ئەمریکەکان و لایەن ئەوروپیەکان هاو ئاهەنگن ئەوەی کە دروستە بێ بە تایبەتی گروپە میلیشیاکان و گروپە وەلایەکان و جارجارێت تەحرکات و تەحەشودا دروستە بێ و هێر شەکرێت و لەلایەن ئەمریکان و هێر شەکری ئەمە محسوب نییە لەسەر سیستەمی حکومڕانی عێراق باش ئەمە گروپێکی چەکدارن هەر کاتێک حکومەتی ناوەندی عێراقی بە فەرمی بچێتە ناو شەڕێکەوە وەکو هەیکەلێتی حکومڕانی لە عێراق ئەو کاتە ئەتوانن بڵێن لە ڕووی سیاسی و مەترسی دروستە جارجاریش هەست بواکەین کە کاریگەری هەر بەشی خۆی لەسەر بابەت بێگومان کاریگەری هەبوو عەشی بێ ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانی لە 2 هەفتەی ڕابردوو لە 3 هەفتەی ڕابردووە بەهۆی ئەو هێرشانە بوو کە کرا سەر ئێران و تەنانەت ئەو پەرچەکرداری حیزب الله لوبنان کە کردێ سەر ئیسرائیل بەڵام خەڵکێک پرسیارەکە ئەم وڵاتانە چه پەیوەندیەکی دەبێ عێراق ئەتوانین بڵێن ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناڕازدا بە تایبەتی ئەمە لوبنانە فەڵەستینە ئێرانە یەمەنە ئەمانە ئەتوانین بڵێن جۆرێک لە کوتلەیەکی سیاسی کە هەر حاڵەتێکی ناخوازە و نایسەقراریەتێک دروستە بێ ناڕاستەخۆ تا تەسیراتی لەسەر دۆخی عێراقی دروستەکە بۆ لەبەری بانەوە نەمانێت عێراق ئەتوانین بڵێن یەکێک لە وڵاتانی کە لە ڕووی هەژمونی سیاسیەوە باشە وەلای دەبوو ئێران هەیە بەڵام لە ڕووی هەژمونی اقتصادیەوە زیاتر ئەمریکا وڵاتی تەحکومی بەسەرەوەکە لەبەرەوە کە هەر گۆڕانکاریەک لەم ناوچە دروستە بێت تا ئاستێک تأثیراتێکی سیبی لەسەر بەهای دیناری عێراقی دروستەکە بەڵام ئێستا خۆشبەختانە ئەتوانین بڵێن دۆخی سیاسی عێراقیش سەقامگیرە مەترسیەکی ئۆتۆنیە بەڵام بۆ بەهای دۆلار تا ئێستا هەر بە بەرزی ماوەتەوە دانەبەزیۆ بۆ 145 و 445 ئەتوانین بڵین هۆکارەکەی ئەوەیە کە بەشێک لە سیستەمی پلاتفۆرمەوە تا ئەم مەنەسە ئەلکترۆنی کە پێشتر بۆ عێراق تەبەنی کرا لە ڕێگای ناردنی حەواڵەوە ئەم سیستەمە لەم پرۆسیەتە دەرەوە کەواتە بانکەکان خۆیان ڕاستەوخۆ لە ڕێگای تۆڕی بانکی جیهانیەوە حەواڵەکەن کە جارە حەو بانک بوو ئێستا بۆتە 13 بانک باشە بەڵام ئێستا ئەم بانکانە لۆدیان زۆر لەسەرە باشە زەختیان زۆر لەسەر حەواڵەی خارجی ئەم بانکانە ئەتوانن بڵێم لە ئێستاوە ناتوانین لە 100% خواستی حەواڵەی خارجی ئەبێ بانکەکان زیاد بکرێت تەمانەوەی کە پێشنیار کراوە لەلایەن ئەمریکەکانەوە بۆ سیستەمی بانکی لە عێراق ئەبێ ئەو هەفتە ئەوە بانقی کەم کرێتەوە بۆ 42 بانک بەڵام بانکانە بە پێی معایر و ستانداردە جیهانیەکان بن باشە خزمەت گوزاریەکان وەکو ستاندارد جیهانیەکان بتوانێت لە ڕێگای حواڵەی خارجی خزمەت گوزاری بانکی هەموو ئەم مەرجانیان تیابێت تەمان حەو بانک کراوە بە 13 بانک من بۆ چوونم وایە کە ئەم بانکانە زیاد ئەکرێت باشە بەشێکی زۆریان لەناو ئەم پرۆسەیەوە ئەو بانکانەشی کە پێشتر بلاکلیست کرابوون سزایان لەسەر بوو ئەمانەش ئەو بڵێن کۆمپانیا وربێنیە جیهانیانەی دەکە باسم کردە بە تایبەتی ئۆلیڤەر وایمان ئەمانەش چێک بەسەر ئەو بانکانە ئەکەنەوە چێکیانەکەنەوە لەسەر ئەو مەرجانەی کە بەسەریانە سەپێنراوە ئەگەر ئەو ڕیکوایرمنت و تەڵەبیاتانیان تیابوو ئەم بانکانە جاری کەیەنە ناو پرۆسی حواڵی خارجی ئەو کاتە لۆت لەسەر ئەو 12 بانکیان ئەو 13 بانک کەم ئەبێتەوە ئەو کاتە حواڵی خارجی سەریعترە بێت کە حواڵی خارجی سەریعتر بوو بازرگانەکان ناگەڕێنەوە ناو بازاری ئاڵوگۆڕی دراولی دلار بکڕن کەواتە خوازە 100 دلاری ئەمریکی کەم بێتەوە کە خواز کەم بۆ هێواش بەهای دینار بەرز کاک جەبار کۆتا پرسیارەکەم کاتمان زۆر ڕەبەر دەستەمەوە بەڵام بانکە سزادراوەکانی عێراق لەکوێ گفتوگۆکانی ئەمڕۆ وەکو باسم کرد بەڵێ باز لەوەش کراوە وەکو ئەو کۆمپانیا وربینە جیهانیەکان چێکی بڵین گواستنەوەی پارە لە ڕێگەی ئەم بانکانەوەکەن تەمان خۆم بانکانە تا سەری تا کۆتایی ساڵیان با بڵین تا ساڵی سەر لە بلاکلیستە نابن تەمان کۆمەڵێ مەرج و ڕیکوایرمنتێ بەسەریان ئەسەپێندرێت لە گواستنەوەی پارە باشە ئەگەر ئیسفهامێکان لەسەر نەمان بێ بە تایبەتی کە پێشتر ئیسفهام لەسەر تەهریبی ئەموال لەلایەن چەند بانکێکەوە هەبوو ئەمانە نەمێنێ هێواش ئەم بانکانە ژیان و ناو پرۆسەکە کات ناو پرۆسەکە ئیتر بەشدارە بن لە ناردنی حواڵی خارجی و وەرگرتنی دۆلاری ئەمریکی ئێمەش بە جۆرێک لە جۆرەکان تەئسیر لەسەر خۆی شڕای دینارەکە دینە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی بەرزەکاتەوە کاک جەبار زۆر بەخێر بێت سپاس بامەجەبوونت سپاس کە بە بەردەوامی لەگەڵ ئێمە و بابەتی دۆلار و دینارێکێک لە بابەتە گرنگەکان ماوەیەکی زۆرە بەردەوامی ئێمە قسەی لەسەرەکەین وەکو خۆشمان توانیمانە سپاسەوە ئەم ئاراستەی گەشتبینیە بڵاوکەنەوە نەمانهێش کە خەڵکانێک هەبوو ئەجندایەکە بوو ئیشان لەسەر گرانی دۆلار و نیسبی هەڵاوسانەکە ئێمە نەمانەژ ئاراستی سەر هیوادارین بێتە سەر 145 و ئینشاءالله من پێشنیارێکیشم بۆ حکومەتی ناوەندی عێراقیش کردووە کە بە حکمێکی کە ئێستا احتیاطاتی نەقدی لە بانکی مرکزی زۆر ئەتوانێت سعری سەرفدا بزێنێت بۆ 100 هیوادارم ئەو پێشنیارش بچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر بەخێر سپاس بۆ جەبار گۆران و تەبێژی بازاری ئاڵوگۆڕی تراو لە شاری سلێمانی